الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. برزان بيك ودسين وخزمت آت جمار دوازل سورة الحجرات كرب العالمين دفرمي ولا يغتب بعضكم بعضا أيحب أحدكم أن يأكل لحم أخيه ميتا فكرهتموه واتقوا الله إن الله تواب رحيم. بەڵێ خۆشەویستان، دیارە لە دوای ئەوەی کەوا فەرمووی گومانی خراپ بە یەکتری مەبەن، کەسێک گومانی خراپ بە کەسێک بە قۆناغی دواتر ئەوەیە کەوە تەجەسوسیش دەکا، ئەگەر جاسوسی کرد ئەوجا غەیبەتیش دەکا. بە هەر حاڵ هەر یەک لەوانە لە خودی خۆی نەهی لێکراوە و قەدەغە کراوە، هەمووشیان پێکەوە بە تەئکید زیاتر قەدەغەی لێکراوە. غەیبەتی یەکتری مەکەن. دیارە غەیبەت وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی ذیکڕک ئەخاک بما یەکڕه، واتە باسی برایەکت بکەی بە شتێک کەوا پێی ناخۆشە. گوتیان یا ڕەسوڵ الله، ئەدی ئەگەر ئەو شتێکەوە ئەمن باسی دەکەم تێیدا بوو، فەرمی ئەوە غەیبەتە، ئەگەر تێیدا نەبوو بوختانە پێی دەکەی. لێ زۆر جان لە کوردەواری خۆمان کاتێکەوە کەسێک غەیبەت کەسێک دەکات دەڵێ وە سیفەتیتی، دەی ئەوە غەیبەتە کە سیفەتیتی، خۆ ئەگەر سیفەتی نەبی ئەوە بوختانە پێی دەکەی. دیارە غەیبەت یەک لە گوناه و تاوانە هەرە گەورەکانە کە زۆرێک لە مسلمانان بەداخەوە پێی مبتەلا بووینە. خوای گەورە نمونەیەک دەینەوە لەسەر ئەوەی کەوا شتەکە لە پێش چاومان چەندە ناشرین بکە کەوا خۆمان لێ بپارێزین. دەفەرمی ئەیحب ئەحەدکم ئەن یەأکل لەحم ئەخیه مەیتا فەکەرهتموه، ئایا هەر یەک لەنگۆ پێی خۆشە گۆشتی برایەکی خۆتان بخۆن لە کاتێکدا ئەو برایەتان مردیە، فەکەرهتموه بە تەئکید پێتان ناخۆشە. چێ پێی خۆشە گۆشتی برایەکی بخوا، بە تایبەتیش کە مردیە؟ لێ دەفەرمی کە مردیە، کەواتە غەیبەتکردنی کەسێک کاتێک کە ئەو ئاگای لێ نییە، لێ دەفەرمی مردیە، لەبەرەوەی کەسی مردی کاتێکەوە گۆشتی دەخورێ ئاگای لێ نییە. ئیتر بەڕاستی مەنزەر و میثالێک وای هیناتە بەرچاومان کەوا فعلاً غەیبەت ببوغزێنین. ئەیحب ئەحەدکم ئەن یەأکل لەحم ئەخیه مەیتا فەکەرهتموه، کەواتە بەڕاستی پێویستە خۆمان لە غەیبەت بپارێزین، کەوا یەکە لە گوناهە گەورەکان، یەکێکە لەو گوناهانەی کەوا حەق و ناسی تێدایە. کاتێکەوە کەسێک تەوبەش دەکا لە غەیبەت، ئەوە پێویستە یانەوە تا بچی گەردەنی پێ ئازاب بکە بەو کەسێکەوە غەیبەتی کردێ، یان ئەگەر دەزانی کەوە ئەو کەسە کە ئاگای لێنێ غەیبەت کرد، ئەگەر پچی پێی بڵێ دڵی لێت دەئێشی، لەوانەیە چاک نابێتەوە لەگەڵت، ئینجا لەو حاڵەتەی عولەما دەڵێن لە چێن دەرێ غەیبەتت کردیە، لەوێن دەرێ بەعەکسەوە بە چاکە باسی بکە. و هەروەها ئەوەی کە غەیبەتت کرد لە بینی خۆت و خوا سوبحانەه وتەعالا دوعای لۆ بکە لە مقابل ئەوەی کەوا غەیبەتت کردیە. کەواتە بەڕاستی ئەوەی کە ئەتوو غەیبەتی دەکەی بتەوێ و نەتەوێ، چاکە و حەسەناتی خۆتە دەیدەیە. ئەوەی کە ئەتوو غەیبەتی دەکەی لە گوناه و تاوانی ئەوە دێتە سەرشانی تو ڕۆژی قیامەت، مەگەر لە دنیای هەوڵ بدەی بەو شێوەیە وەکو باسمان کرد خۆتی لێ خلاص بکەی و تەوبە و ئیستیغفار بکەی. ئینجا لە کۆتایی ئاەتەکەدا دەفەرمی تەقوای ئەڵڵا تەعالا بکەن، بەگشتی خۆتان لە قەدەغەکراوەکان بپارێزن، و بە تایبەتیش ئەوانەی کەوا لە ئاەتەکەدا باس کراب لە گومانی خراپ و هەروەها لە جاسوسیکردن و لە غەیبەتکردن، ئینجا دەفەرمی تەقوای خوای بکەن بەگشتی، واتە تەعمیم بەعدە خاص، و بزان کە ئەڵڵا تەعالا تەواب ڕەحیمە. تەوابە بە سیغەی مبالغە هاتێ، لەبەرەوەی هەرچەندی بەندە لەسەر مستەوای تاک و فەرد هەرچەندی گوناه و تاوان بکات تەوبە بکە، ئەڵڵا تەعالا قبولی دەکاتەوە. و لەسەر مستەوای عامیش ئەگەر هەموو خەڵکی گوناه بکەن، هەموویان تەوبە بکەن بەو شێوەی کە خوای گەورە دەوێت، لە هەموویان قبول دەکا. و هەروە تەوابە کەوا بەندەکەی مۆفەق دەکا لە بۆ تەوبەکردن کاتێکەوە نیەت ساغی تێدا ببینی و تەوبەشی لێ قبول دەکا. و ڕەحیمیش ئەڵڵا تەعالا وەی کەوا لەسەر گوناه و تاوان مهلەتت پێدەدا بە ڕەحمەتی خۆی، و لە دوای ئەوەی کەوا تەوبە دەکەی و دەگەڕێەوە پەشیمان دەبیەوە، ئینجا خوای گەورە بە ڕەحمەتی خۆی مۆفەقت دەکات لە بۆی کردەوەی چاک بکەی. لەو کردەوە چاکان ئین الحەسەنات یودهبن السەیئات، کردەوەی چاک گوناه و تاوانەکانت دەستەڕیتەوە. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين، وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين.